وەکو ئەوەی ئاشکرای ئێمە لە جەژنی قوربانی مبارەک نزیکە بینەوە ئینشاءالله. مسلمانان سنەتێکی گەورەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جێبەجێکەن، ئەویش قوربانیکردنە. ئەم سنەتە ئێستا خەڵکێک بەهۆی نەخۆشی پەتای خوێنبەربوونەوە خەڵک سار دەکەنەوە لە قوربانیکردن. زانایانە فەرموون هەر کاتێک ئەو ئاژەڵەی کە بۆ قوربانی ئەکرێت نەخۆشی و تاعونی تیابێ ئەتوانی ئەو ئاژەڵە نەکەی بە قوربانی بۆی زەرەر بەر مسلمانان نەکەوێت بە هیچ شێوازە، چون و ئەو ئاژەڵەی کە بۆ قوربانی ناشێ ئەگەر بۆ نمونە بڵێن هەموو ئەو ئاژەڵانەی کە بۆ قوربانی دانراون هەمویان تاعونیان تایە و نەخۆشن، ئەو کاتە هیچیان ناکرێن بە قوربانی، بەڵام پرسیارەکرێ ئایا پارەی ئەم قوربانیە چی لێ بکەین. ئەگەر لە شارێکی تر ئەو تاعونەیان ئەو نەخۆشیە نەبوو ئەتوانی پارەکەت بەریتە شارێکی تر، قوربانیەکەت لە شارێکی تر یاخود لە وڵاتێکی تر بکەیت. ئەگەر لە وڵاتەکانی تریش بەم شێوازە بوون ئەو پارەیە ئەەکەی بە سەدەقە، بەڵام شوێنی قوربانیەکە پڕ ناکاتەوە، خوای گەورە ئەو پارەیە وەکو سەدەقەیەک بۆت حیسابەکە. بەڵام ئەوەی جێگای دڵخۆشیە ئەلحەمدولillah ئێستا بە تەواوەتی ئەو نەخۆشیە لە شاری خۆمان نەماوە، ئەتوانین قوربانی لە شاری خۆمانە بکەین، بەڵام ئەم ڕێنمایانە جێبەجێ بکەن. ئەم ڕێنمایانە ئەوەیە کە ئەو ئاژەڵەی کە ئیکڕی بۆ قوربانی پیشانی دکتۆرێکی بەیتاری بدە، خۆت وەکو ئەرکێکی نیشتیمانی وەکو ئەرکێکی ئاینی بزانە ئاژەڵەکە تەندروستە بۆ قوربانی، ئەم جاویکە بۆ قوربانی. خوای گەورە نیەتی هەموو لای قبوڵکە.